بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا وای کردووە کە موسڵمانەکانی ناوچەی دیترۆیتی ئەمریکا نەتوانن لە خۆشیەکانی ئەم مانگەدا زۆر بەشداری بکەن. بۆ نمونە ساڵی ڕابردوو لە میانەی مانگی ڕەمەزاندا حەسەن چامی دەرمانساز بە بۆنەی ئەم مانگەوە فستیواڵی پارشێوی مانگی ڕەمەزانی ڕێکخست بوو. جەژنێکی نیوە شەوان کە هەزاران کەسی بۆ پارشێوکردن لە دەوری یەکتر کۆ دەکردەوە. لە ئیستادا لە ویلایەتی میشیگن بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە داوا لە خەڵک کراوە لە ماڵەوە بمێننەوە و مەودای کۆمەڵایەتی خۆیان بپارێزن. بۆیە حەسەن و هەندێک لە هاوڕێکانی بڕیاریاندا لە ئیستادا کە ناتوانن لەم مانگەدا لە دەوری یەکتر کۆ ببنەوە لە ڕێگای ترەوە خۆشی خۆیان بۆ مانگی ڕەمەزان دەرببڕن. ڕێگاکەش پیشنیارکردنی چالنجی ڕازاندنەوەی ماڵەکانە بە لایت و گڵۆب. سالی هاوڕێم هات بۆ لام وتی هاوڕیان من خەریکم بی لە شتێ ئەەکەمەوە بۆ مانگی ڕەمەزان. ژمارەیەک لە ماڵەکانی شاری دێربۆرن لە ویلایەتی میشیگن ماڵەکانیان لە ڕێگای هەڵواستنی هەندێک نیشانەی تایبەت وەک لایت بە شێوەی هیلالی مانگ و هەروەها نووسراوەکانی وەک ڕەمەزانی پیرۆز و ئەو شتانە ڕازاندوێتەوە. ئایدیاکە جارێ هەر هەیە. لە ئێستادا بەرنامەکان ئەوەیە کە خەڵک ئایدیاکە وەک بۆنەیەک بۆ ڕەمەزان سیر بکەن و ماڵەکانیان لەم شارەی دێربۆن برازێننەوە بۆ ڕێزگرتن لە مانگی ڕەمەزان. ئەم ساڵ بەهۆی ڤایرۆسەکەەوە ڕەمەزان دەبێ بە ئارامی و بێدەنگی تێپەڕێت و لە چالنجەکەدا داوا لە هاوڵاتیان دەکرێت کاری هوەری و دەستی خۆیان بۆ ڕازاندنەوەی ماڵەکانیان بە وێنە پێشکەش بکەن و دواتریش لە وێنەکان لە ڕێگای سێ ڕێکخرا و فستیواڵەوە کە ڕێکخری چالنجەکە بوون وەک باشترین وێنە و جوانترین ماڵی ڕازاوە هەڵدەبژرێت و بڕوانامەیەک پێشکەشی براوەکە دەکەن. ڕێک وەکو کرسمس وایە کە تێیدا هیچ ماڵێک نابینی ڕووناک نەبێت. بێگومان هەندێک لە گەڕەکەکان زۆر بەباشی کاری بۆ دەکەن. ئەمە تەنها ڕێگایەکە بۆ دەربڕینی هەستی خۆشی و دووربوون. چامی هیوادارە لەم ڕێگایەوە خەڵک بۆ ماوەیەکی کورتیش بووە دوور بکەونەوە لەو سترس و دڵەڕاوکەیە کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە خوڵقاوە. مەبەستی ئێمە لەم کارانە دووشتە. یەکەم مەبەستێکی کورتخایەنە بۆ ئەوەی ورە و دەرونی خەڵک لەم کاتە دەژوار و ناخۆشەدا بەرزکەینەوە و دواتر مەبەستە درێژخایەنەکەمان بەرز و پیرۆزراگرتنی مانگی ڕەمەزانە. چالنجی لایتەکانی ڕەمەزان هەروەها بیانوێکە بۆ ئەوەی ڕێکخراوە مرۆیەکان بتوانن لەو ڕێگایەوە خواردن و پێداویستە سەرەکیەکان لە مانگی ڕەمەزاندا و لە میانەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنادا بۆ خەڵکی فەقیر و هەژار دابین بکەن.